یەکێتی و پارتی جارێکی تر ئاڵای سپیان بۆ یەکتر هەڵکرد و کۆتاییان بە دەستگیرکردن و ڕاوەدونانی ئەندامانی یەکتر لە زۆنی زەرد و سەوز هێنا و لە دوای پرۆسەی ئازادکردنی کادرە دەستگیرکراوەکانی هەردوولایەن بڕیاریشە حوتی کانونی دووەم بچنەوە سەر مێزی گفتوگۆ بەڵام ئاخۆ لەو پەڕیاڵۆزیەوە بە چەند مانگ و بە چەند کۆبوونەوە دەگەنە ئەو پەڕی ڕێکەوتن و کۆتایی بە چاوەڕوانیەکانی خەڵک دێنن بۆ پێکێنانی حکوومەتی نوێ. دەستگیرکردنی دوو کادرەکەی یەکێتی لە هەولێر و کادرەکەی پارتیش لە گەرمیان لە چوارچێوەی ئاڵۆزی پەیوەندیەکانیان دێت لە دوای یەکلایی بوونەوەی پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی و خودی بەرهەم ئەحمەد ساڵح و نەگەڕانەوەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی پارتی و یەکلایی نەبوونەوەی پۆستی پارێزگار بۆ یەکێتی تا کار گەشتووەتە ئەوەی پێکێنانی حکوومەتی نوێیان داوەتە دەستی دەیان کۆبوونەوەی توولانی و سەدان داواکاری پۆست و کورسی. گەڕی یەکەم و دووەمی دانوستانەکانی نێوانە و دوولایەنە بە ناوی پێکێنانی حکوومەتی نوێ لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک و پۆستی سەرۆککۆمار و وەزیرێکی کابینەکەی عەبدولمەهدی بووە. بە بڕای بەشێک لە چاودێرانیش گەڕی سێەمی کۆبوونەوەکانی ئەم دوو حزبەش لەسەر دەستگیرکردنی ئەندامانی یەکتری دەبێت نەک پێکێنانی حکوومەت و پێش قسەکردن لەسەر هەر ڕێکەوتنێکیش دەبێت پەیوەندیەکانیان بخەنەوە پێش دەستگیرکردنی کادرەکانیان. یەکێتی و پارتی لە بەرپۆست و کورسی و ململانەیە لەسەر بردننی زۆر و کەمی داهاتی نەوت پێکێنانی حکوومەتیان داوەتە دەستی قەدەر و خەڵکیش لەولاوە چاوەڕوانی پێکێنانی حکوومەت و جێبەجێکردنی بەڵێنی نەمانی پاشەکەوتی موچە و باشتربوونی دۆخی ژیانیان دەکەن. لە شانسی پارتی و یەکێتیشدا هەستیاری دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ناوچەکە وای کردووە لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی و شەقام جۆرێک لە بێدەنگی هەڵبژێرن چونکە بە بڕوای ئاگایانی سیاسی دۆخی ناوچەکە بۆ خۆی لە کوڵاندایە و بەرگەی دندان و فولێگرتن ناگرێت. بە پێی وتەی بەشێک لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی ئەو زەمانە تێپەڕیوە هەموو دەسەڵات و جومگاسیارەکانی حکومڕانی لای پارتی بن. پارتیش تازە بەنیازە جگە لە سەرۆکوەزیران پۆستی سەرۆکی هەرێم بە دەسەڵاتەکانیەوە بۆ نێچیروان بارزانی زیندوو بکاتەوە. با بڕوای چاودێرانی سیاسی پێکێنانی حکوومەتی ئەم جارە بۆ پارتی ئاسان نییە چونکە دەیەوێت قەرەبووی لە دەستدانی پۆستی سەرۆکۆمار لە بەغدا لە هەرێم بکاتەوە و لە پێناو پاراستنی نێوەماڵی خۆشی پۆستی سەرۆکی هەرێم بە دەسەڵاتەکانیەوە و سەرۆکوەزیرانیش بۆ خۆی بێت. لەو لاشەوە یەکێتی نیشتیمانی دەزانێت بێ بەشداری ئەو حکوومەتەکەی پارتی لە دێگەڵەتیان ناپەڕێت داوای شەریکایەتی ڕاستەقینە دەکات لەسەر مێزی پێکێنانی حکوومەتیش دەیەوێت پۆستی پارێزگاری کەرکووکی ژێگلایی بکاتەوە. ژیانی خەڵک و هەلی کار و کوردستانی بەهێزیش تەنها وەک چیرۆکێکی خۆش لە یادەوەری خەڵک ماوەتەوە بەو ململانێ و شەڕی پۆست و ئیمتیازی حیزبی ئەو دروشمانە هەر بە دروشمی دەمێننەوە و نابنە کردار.